لەسەر ئەم تەرمە بتوانین شتی لەسەر باسکەین لەبەرەوەی لە قۆناغێکە قۆناغی ناسیلەوەی زۆر ئەستەم و قورسە. ئەو تەرمە تاقانەیەی ڕووداوەکەی لالەزار کە هێشتا لە پزیشکی دادی سلێمانیە تا ئێستا هیچ خاوەنێکی بۆ پێیانەبووە. لێرە و لەوێ پەیوەندی بە پزیشکی دادی سلێمانیەوە دەکرێت، هەواڵی دەپرسن بەڵام دوایی دەنگ نامێنێت. تا ئێستا ئەو جەستە سوتاوە لێرەیە. من بۆ زانایی زیاتر ئەچمە لای دکتۆر بەرزان بەڕێوەبەری پزیشکی دادی سلێمانی فەرمووی تێرەکە دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە بۆ کار چییە کە تا ئێستا هیچ کەسێکی بۆ پێیان نەبوو؟ ئەو کەسانەشیان کە هەواڵە پرسن و دەنگیان نامێنێ. وەڵڵاهی تا ئێستا چەند کەسێک هەواڵی پرسی ینی بە پەیوەندی تەلەفۆنی پەیوەندیان کردووە. تەوان هەندێ سیفاتی ئەو کەسیانیان کە دیار نییە. ئێمەش ئەوەی کە بتوانین لەسەر ئەم تەرمە بتوانین شتی لەسەر باسکەین لەبەرەوەی لە قۆناغێکە قۆناغی ناسیلەوەی زۆر ئەستەم و قورسە. بۆیە یعنی ئێمە تەمەنیمان تقریبا تەمەنیمان دیاری کردووە بەهۆی تیشکەوە و لە هەمان کاتیشە هەندێک نیشانەی تر کە لە کاتی هێنانی بۆ ئێرەیە ئاماژەن بە چەند ینی پێشینەی کەسەکە تەمەنی کەسەکە. ئەو بوو تقریبا هەفتەی ڕابردوو بوو پەیوەندێکم پێوەکرا کەسێکیان کە وتیان کەسێکمان دیار نییە، تەمەنی تەوان نزیک بوو لە تەمەنی ئەمەوە و هەندێک باگراوندی کارەکەشی نزیک بوو لەمەوە ئەوەی کە جۆمان لێبوو لەلایەنی لێکۆڵەرەوە. باسمان کرد وتمان بۆچی ینی قەیچەکە وەرن شتێکی وایە، بەس ئەوان وتیان ئێمە باسی ئەوشمان کرد وتمان ئەتوانن ئەوەی کە جۆمان لێبوو لە تەلەڤیزۆنا بەڕاستی کوایە ئەو بۆ ڕۆژی دواییتر مواجهەی ئەوانەیە کە لە دەست بەسەر کراون. ئیترە بوو لە دوای ئەوە کە ڕۆیشتن مواجهە کراومانە لە ڕاستیەک دەنگ نەمایتر نازەم لەوێ دۆزیویانەتەوە کەسەکە، بەڵام تا ئێستا هیچ کەسێک سۆراقی ئەم نەکردو بەڕاستی و کە بێت بە جددی چکە بۆ ڕێکاری خۆیە بێت ئێمە ئەم لێکۆڵینەوەیە پۆلیس لێکۆڵینەوەی تیاکە ئەبێ بچن بۆ ئەوێ ڕێکارەکە بەو شێوەیە ئەچن بۆ لای پۆلیس کەەوە ئاماژە بە ئۆیان کوڕێکیان دیار نییە بەو سیفەتانە. ئەو کاتە پۆلیسیش بڕیاری دادوەر وەرەگرێت سەبارەت بە پرۆسێسی ناسینەوە کیچکە بەوەکو باسمان کرد لە سەرەتا هەر یەکەمین ڕۆژ شیکاریمان لێوەرگرتووە سەبارەت بە شیکاری تاوکاری ینی نمونەمان لێوەرگرتووە بۆ شیکاری تاوکاری. ئەو کاتە ئەکرێت لەگە سامپڵی قوربانەکەیە کە سوکاری قوربانەکەیە بەراورد کرێت و بدۆزرێتەوە. ئەو ڕێکارەکەی تەمەنی چەنەوەی کەەوە پێشبینیتان ئەمە ئێمە ینی بەڕاستی بە زۆر ئەستەم توانیمان تەمەنی سەر و 25 ساڵە سەر و 25 ساڵە. بەڵێ هەندێ سیفاتی تری پزیشکی هەیە کە ئەتوانین 25ەکە دەستنیشانکەین بینی 25 و چەند، بەڵام بەداخەوە ئەو شتانە نەماوە تا بیخوێنینەوە لە ڕوانگە پزیشکەکەەوە. مڵێنە من تەمەنی نێوان 25 گریمان بۆ 30 ئەوانە نەماوە لەبەرەوە ئەڕێن سەر و ئەو توانیمانە بیگەینێ تەمەنی سەر و 25 ساڵ لەبارەی ڕەنگی قژ و ئەم باوەتانەی نەخێر هیچی نییە لەبەرەوەی هەر لە سەرەتا ئاماژەمان پێکرد کڵۆیە خەڵوزە. تا ئێستا چەند کەس پەیوەندیان کردو؟ وەڵڵاهی ئەو ڕۆژی وابزەبەر بەڕێزە لێرە بوو یەکەمین ڕۆژ بوو کەی بوو ئەو پزیشکێک هات ئیتر ئەویش دەنگی نەما چکە ئەو سۆراقیە کرد هێشتا ئەو کاتی ئەو هات هێشتا ئەم وردەکاری سەردان و مواجهکردن و ئەمانە لە ئارادا نەبوو. ئیتر ئەو نەهاتەوە. ئیتر دوای ئەوەش ئەم کاکەیەک تەلەفۆنی کرد لە دەرەوەی سلێمانی بوو هەر ئەویش ئێمە ئەو ڕێکارەکانمان پێوت ڕێکارە یاسایەکان چۆنە بێت ئەویش لە دوای ئەو مواجهشتەوە ئەویش دەنگی نەما. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە ئەو تەرمەیەکە لێرەیە کە لە ڕووداوەکەی 22 مانگ لە لالەزار هێنراوەتە ئێرە کە وەک باز دەکرێت کە پارچەی خەڵوزە کە لە سێشنسرا سەرچنە لالەزار سوتا و نەناسراوەتەوە. تا ئێستا خاوەنی بۆ پێیان نەبووە، بەڵام بەپێوەی کە پزیشکی دادی سلێمانی ئەم بابەتەی کەشف کردووە تەمەنی لە 25 ساڵ بۆ زیاتر ئەبێت، بەڵام ئاماژەی تریتیانێت چاوەڕێن کە کەسێک بێتە ئێرە تاوەکو پشکنینی بۆ بکرێت و ئەو سامپڵانی لێوەرگیرێت لە خانەوادەکەی تاوەکو ناسینەوە بۆم تەرمە بکرێت، بەڵام تا ئێستا کەس نەهاتوو هیچ خاوەنێک بۆ ئەم تەرمەی نەو پزیشکی دادی سلێمانی پەیدا نەبووە.